دەزانی زەریا چەند قوڵە، هێندەی قوڵای زەریاکان خۆشم دەوێت. دەزانی ئاسمان چەند دوورە، هێندەی دووری حوتەمین نهۆمی ئاسمان خۆشم دەوێت. هێندەی بەرینی بیابان خۆشم دەوێت، هێندەی بەرزایی چیاکان خۆشم دەوێت. خۆشم دەوێت و ئەوینم ئەوەندە پاکژە دەڵێ بەفرە بە ترۆپکی کۆوە. خۆشم دەوێت و دەزانم چارەنووسم بەندە بە ئەوینی تۆوە. خۆشم دەوێت و دڵنیام هەرچی بکەین مەحاڵە بە یەکدی بگەین. دڵداریمان پەیامێکە ناگاتە جێ، چیرۆکێکە بە کارەسات کۆتایی دێ. هەرچی نامەت بۆ ناردبووم هەموویانم یەک یەک سوتاند. هەر وێنەیەکی تۆم لابوو هەموویانم یەک یەک دڕاند. ئەو جێیانەی یادگاریمان لێیان هەبوو ئیدی ڕووم تێن نەکردنەوە. ئەو گۆرانی و مەقامانەی بە دووقۆڵی گوێمان لێیان ڕاگرتە بوو ئیدی گوێم لێ نەگرتنەوە. ئەو شتانەی تۆیان بیردەهێنامەوە هەموویانم لە دەوری خۆم دوورخستەوە. هەموو ئەو داوانەم پساند من و تۆیان بە یەکەوە دەبەستەوە. کەچی هێشتا هەناسەیەک زایڵەی دەنگت هەواری گوێمی بەجێ نەهێشتووە. کەچی هێشتا ئەو خواژنەی بێباک لەسەر عەرشی دڵم ڕۆنیشتووە. کەچی هێشتا بە زەبری سحری عەشقی تۆ ڕۆحم دەڵێ کوانوویەکە لێوان لێو لە کەڵە بشکۆ. کەچی هێشتا ڕۆژێک نییە فرمێسکت بۆ نەبارێنم، شەوێک نییە لە خەومدا نەتدوێنم. ئەوە کام گابەردی قیم بوو گۆزەڵەی دڵمانی شکاند. ئەوە کام چەقۆی تۆڵە بوو خوێنی جەستەمانی ڕژاند.
بە ئاگری شەڕێ سوتاین بەر لە ئێمە هەڵگرساو بە تاوانێ سزادراین ڕووی نەدابوو دڵێ تەیری ئەنجوراوین دڵێ شێعری باڵکراوین دڵێ لە لوتکەی شاخەوە هەڵدێراوین نە دەنگمان دەگاتە کەسێ نە بەهانامانەوە دێ فریا ڕەسێ بڵێ ڕۆحی بریندارمان لە ئاسماندا بە یەک بگەن بڵێ پەری و فریشتەکان لە چیرۆکی خۆشەویستیمان تێبگەن مەگەر ئاگری ئەوینمان شەوە زەنگی دڵدارێڵم بکاتەوە ئەگەر نا هیچ سەبووریمان ناداتەوە